خۆلەپیزە و هاوڕەکانی زیاتر لە 20 شەڕیان لەگەڵ هێزەکانی حکوومەتی عێراقیدا کردووە. حکوومەت هێزی پۆلیس و قووەی سەیار و هێزی جۆراوجۆری تری بردووە بۆ سەر خولەپیزە. وەک دەوترێت لە کۆی ئەو شەڕانەدا 130 کەس لە هێزەکانی حکوومەت و خەڵکانی دیکە کوژراون. زانیارەکان زۆر نین دەربارەیان، بەڵام 21 شەڕیان ئێمە کۆمان کردۆ زانای دەرباریان. یەکێک لەو شەڕانە لە ئاشێ بارام ڕوویداوە. کابرایەکی سێخەت یا چوارخەت باسی کردو بۆ جەماعەتێک لە مەخفەرێک کە شەریفی برای خۆلەپیزە لەوێ گیراوە بەند بووە. لە ئەگبەی شارباژار بڵاو کراوەتەوە. کاکشاوە غەفور وازانم نووسیوێتی جەنابی ئەو پرتوکە ئەگبەی شارباژێر بڵای کردوانێ دەڵێ ئێمە حەڤە کەس بووین، زەلامێکمان هەبوو وتی من هێزم دەنێ چم خۆلەپیزە ئەگرم یای کوژم. وازان محەممەد بەڕەزا بۆ کابرا کە ڕۆشتن لە دوای کەوتین لە چەندەیەک تەقەیان لێ نەکردین. تو مەزمە خۆلەپیزە مراقەبەیانەکە چاودێری کردومن و توی بابگەنە ئاشی باران بۆی کەسی بێگوناح پێوە نەبێ. وەلا حاصل شەران لەگەڵاکەن و حەڤە کەسەکە کەسیان دەرناچن. ئەم کابرایە کە باسی کردووە بری نادەبێ. ئەڵێ هاتە سەرمان خۆلەپیزە و دی کەس ماوە حیتە نەمرد بێ. ئەڵێ وتم من ماوەم. وتی مناڵە دەیە خێزانە دەیە وتم بەڵێ وڵات دەسەر مناڵم هەیە. وتی باشە خوا بکا بە قوربانی خێزانەکە. تی لەم کاتا 300 نارم پێ و بۆم دەرێنا وتم ئەو پارەی بەرە بۆ خۆ دۆشت فۆنکەمە. وتی من پارەی حیتەم نایە گڵاوە و محتاجی پارە نیم. ئێوە هاتوونە سەر من کوژن، من نهاتوم ئێوە کوژم. جارێکیکە نەخەڵەت ئاوی دوام کەویت یا دووامان کەویت. ئەڵێ لەم کاتا یەکێ لە هەواڵەکانی هات 16 تفەنگی 11 تیری بەدەستەوە بوتی محمودی برا چیان لێ بکەم. تیفراندا و ئاوە. ئەم کابرای ئەگەر پێویستی بە پارە بووایە و کابرایەکی پارەخۆر بووە دوای پارە کۆتاییگو و داینێن تفەنگانە بیفرۆشن. هەریش نەواجی 15-20 دیناریشە کرد. دینارە بۆ ڕۆژە زۆر بوو. ئەم کابرای شتیوای نەکردو. ئەڵێ پاشان لێی برسیم چی بۆ بکەم. ئەڵێ پێم وت تۆزی ئاو نانم بەرێ. ئەڵێ وەڵا ئەوەجار ڕایکی شامە ژێر دارێکەوە پوشتی لێ و بۆی تەرتیب کردم و پاڵی خستم و تفەنگەکەی خستە باوەشمەوە و زەمزەمی ئاوی پێ بوو خۆی یایە دەستم. پاشان کۆڵوانێکی لە پشتا بوو کردەوە 3 کولێرێتیا بوو. دوانی یامێ وتی وردە بیخۆ ئاوەکەش کەم بیخۆ چونکە پۆلیس نایان بەشۆنتانە ترسنۆکەن تا 2 و 3 ڕۆژگە نایان بۆ مەیتەکان. و متفەنگە ژاگا لە خۆی بە حیوانات و شتیوان نەخۆنشەوە. ئیتر بۆ شێوەڵم کابرایە ئاوا لەگەڵ منە مامەڵەی کرد. یعنی لەرەدا بەڕاستی ئەبێ بیر لەوە بکەنەوانێ ئەو زەلامە دوای کۆتۆ بیکوژەنی و سەعات لەوە پێش بە خوێنی تونی بووە کە ئاوای لێ هاتووە ئاوەکەی خۆی داوەتێ لەو شاخ و داخ. ئاخر نان قەیناکە بەڵام ئاو زۆر شتێکی نادرە خاصە کە تۆ لە کاتی شەڕابی. دووڕەم و پاش 10 دقیقە هێزی کە بێ شەڕی لەگەڵا بکە. وایە نییە؟ بەڵام کابرای نەفسیەتی زۆر بەرز بوو و زۆر ئینسانێکی مرۆڤ هەست بوو. خولەپیزە لەو بڵێن دێهاتی بناری سوورکێ و خەڵکی هەبووە مەسەلەن لە زۆربەی دێهاتەکان لە ماڵە فەلاحەکان ئەمین بووە لە ماڵی لەو ماڵانە ماوەتەوە و زۆرجە من سەنگەرەکانیشم بینیوە لە زۆر شوێنی ئەو منطقەیە کە لەکوێ شەڕ بووە سەنگەرەکانی ما بوو ئەمە سەنگەری خولەپیزەیە. ئەو شوێنانەی کە تیا حەساوەتەوە ئەو شوێنانەی کە ئەمین بۆ لەو خەڵکە زۆربەی ئەوانەشی کە لەگەڵ کاک مەحموود بوونەوەی کە من بیستومە تفەنگچی چاک بوون بە تایبەتی باسی مام مەکەن. عولی گوڵچین یەکێک بۆ لەوانەی لە نیشانەشکاندنە زۆر ینی پێکاوێتی نیشانەشکێنێکی چاک بووە. هەمویان وا بوون بەڵام ئەوەی کە من زیاتر بیستومە بەهۆی ئەوەی نەنکمەوانە باسیەکە کاڵە نیشانەشکێنێکی چاک بووە. تەنانەت ئەکرد باسی ئەوە بکرێتەوە ئەبینی زۆر جار ئەو لەشکرە زۆر و زەوەندەی کە چوون بۆ خولەپیزە و هاوڕێکانی کە ئەمان ڕەنگە 10-15 کەسێ بۆ بن بەڵام جاری وە بۆ باسی 200 و 300 و تەنانەت 400 پۆلیس و عسکەر و ئەمانەکەن کە لەگەڵیان نبووە
جا بۆیە ئەوەی کە مناڵم نیشانەشکێنن ڕەنگە زۆر گرنگ بوو بێ بۆ ئەوان کە ئەوان فیشێکی خۆیان بەزایەن نێن لەبەرەوەی فیشەشیان کەم بوو خۆوانەوە حکوومەت نەبوون بە بەردەوامی جبەخانەیەشان لە پشتەوە بێ بۆیە زۆر جار کە باسیەوەکە ناوەندە پۆلیس کوژراوە ئەمان ژمارەیەکی کە من لەو باوەڕێم کە پەیوەندی بە و مەسەلەی تیرەندازی یاخودە نیشانەشکانەی کە ئەوان کردویانە شەڕێکی کە بووە لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەوی شەڕەکە بچووک بووە کابرایەکی ئەفسەر تعدای کردووە لە دیە کوردەکان ژنی جوانی بردوون پەنایان بۆ خۆلە پیزێناوە ئەوی چۆتە سەریان ڕۆژ جمعا کە پۆلیسەکان هاتوون چون خۆیان شۆن ژمارەی زۆریان زەفەری ناوە کابرای ئەفسەری گرتووە و لێ بۆ کابرا ڕیشپی و تۆی بام سۆفی بڕۆ شایەدەکان بێنە شایەدەکان شادیان ناوە کام کابرایە خوشی بردوون ژنی بردوون و ماوەی لای خۆی یەشێتەوە لە مەخفەرەکە و دوای فرۆشتنی بە ملاکانی ئێران لە تاران وڵاڵێ من بەسەر شەو و ناموسی ئافرەتی کورد بەنای خۆ پێغەمبەر سەر شریعەتی ئیسلام من حکمی تۆ ئەدەم پاشەوەی دووسە شاید باسیەکان هەڵێ ئەمە وای کردنەوەمان ئەمە خوشی بردووە ئەمە ژنی بردووم و بە خەنجەریش ئەو ئەمرە تەنفیزەکەم لێ لە توپەتێکا و 70 فەنگی بڕنەوە لەوێ لە مەخفەرەکە بێ دەیگرێ و دەڵێن کە ئەو 70 فەنگا یەکەم جار لێوە تفەنگی بڕنەوە هاتە کوردستانی باشوورەوە بەو ژمارە زۆریە چونکە چەکی فەرمی سوپای ئێران بوو ئەوەی کە بڵێن دژی حکوومەتی ئەوسا بوو حەزیان نەکرد یعنی بەلایەنەوە ئەوە نەبوو ناشرین نەبوو حرەکەی خولەپیزە و خولەپیزێ کە لە حکوومەت ئەکوژرا پۆلیسە کوژرایە هەندێک کەسە کوژراخت شەڕەکان زۆر بوو خاستەن لە بینی پێنجەن و شارباژێر ئەو منتیقانە لەوێ زۆر جار ئەچوون بەگشت حکوومەتایە میاکەمینیان دائنا بۆ مەفرەزەکانی پۆلیس و لیانە کوشتن هەتاوای لێهات هێزێکی عەرەبیان هێنا پیانەوە قۆی سەیاریان هێنا بۆ پێنجێن یەک فەوجی پۆلیسی عەرەب بوون ئیتر لەوانە کە کوژرا خەڵک پێی خۆش بوو في شكل ضوء أنا ركاو أكياني ويببارو باو من يسلم كاو أما رغو أبراهيان بصر كيسوا أرتاو وينها رغو أري ركاو أكياني فردك يسيبوا أراني وعسكري دابا أري رغو أبراهيان في وقتها وأباو أراني وعبر الشاو أخا کوشتنی خولەپیزە ڕۆژی 15 ئایاری ساڵی 1950 خولەپیزە و ئەولگۆڵچین و تالیم و ڕاحیمی برای خولەپیزە و چەند کەسێکی تر لە شاخی کەتوو دەبن لە شارباژێر هێزێکی زۆری پۆلیس و غەیرە نیزامی و هێزی دیکە لە گزنگی بەیانیدا هەڵدەکوتنە سەریان تا بەنگی ئێوارە شەڕێکی زۆر سەخت دەکەن و هێزی دوژمن ناتوانێت سەنگەرەکانی ئەوان بگرێت سوپای عەرەق ئەو ڕۆژە کوشتاری زۆریان دەبێت لە دەستەی خولەپیزەش 4 کەس دەکوژرێن کە دوان لە کەسە هەرە ئازاکانیان دەکوژرێن ئەوانیش ئەولگۆڵچین و خودی خولەپیزە دەبن خولەپیزە بە فیشەکی دوژمن نەکوژرا بەڵکو تا کۆتایی شەڕەکەش زیندوو بوو تا لەشکری حکوومەتی شکا ئەو سەلامەت بوو بەڵام دوایین جار لە کاتێکدا نوێژی شێوان دەکات ڕاحیمی برا بچووکی کە ناسراوە بە بۆرە فیشەکێکی لەدەست دەردەچێت و کاگ مەحموودی برا گەورەی بەو فیشەکە دەکوژرێت زۆربەی ئەوانەی کە بازەکەن من لەگەڵ بەڕەحمەت بێ حاجی ئەحمەدی نۆڕک لەگەڵ چەند کەسێکی ترا کە دەنگەکانیان لای من پارێزراوە و تەنانەت نەنەگۆڵچینیش کە باسیەکە ئەولی گۆڵچین یەکێک بۆ لە باوەڕ پێکراوە تایبەتیەکان تەنانەت ڕەنگ من نازانم ینی برایەتی ئەوان چەند برایەکی لەگەڵێ بووە ڕەنگە لە براکانیشی زیاتر متمانەی پێ بۆ متمانەی من نازانم هۆکارەکەی چیە ڕەنگە ئازایەتی بوو بێ یاخۆ چوزانم بەجێنهێشتنی بوو بێ لە کاتی تنگانەیە تەنانە زۆر جار کە سنووری ئەوەی کە پێڵێن عراق و ئێرانی ئەو کاتە سنووریان بەزاندووە مامەمێکێ بۆ لەگەڵ ئەوانەی کە لەگەڵی چووە بۆ ئەو دیویانی
چۆتە ئەو بەرسنوورەوە لێش چالاشیان کردووە خە لە ئێرانی لەگەڵ سوپای ئێرانیشە تێک هەڵسوونیان بووە لەو تێک هەڵسوونانەیە مامی لەگەڵا بووە ڕەنگە ئەوەیەشێک بۆ لەوەی کە متمانەیەکی زۆری پێ بووە ینی متمانەیەکی پێ بووە کە هەمیشە لە نزیکی یەکەوە بوون و هەر بۆیەش ینی کە لە شاخی کە توش ئەو دوانە بەیەکەوە کوژراون ینی نزیکی یەک بوون ئەوەی ڕاستی بە من بێژگەلەوەیکەوە خوێندومەتەوانە من وەکو ئاماژەم بگرت ئەو شتانێک یاڵم زوربەی لە پەرتوو کۆوەرمگرتووە ئەو کەسانی کە لەسەر خولەپیزیان نووسیوە زیاتر مامۆستا کەمال مەزەرە کە دەکومنتیە خوا لێ خۆش بوو ئەکرەمی ساڵحی ڕەشەیە جەمال لەبەزە بە برای خۆم بڵێم مامۆستا عەلی مەردان هەندێشتی نووسیوە دەربارەی لە بیرۆرەکانیە مامۆستا ڕەوف محەممەد ڕەوف تەوەکولی ئەم پەرتووکەی منابلکەی نووسیوە لە خولەپیزە بەهۆنراوە بە شعر زۆر کەس باسییان کردووە ئەم زانیارانە و خۆشم باوکم خواافیکە بۆی باس کردم و خوا لێ خۆش بوو ئەو ڕەحمانی عەلە ڕووس کە خۆی لەگەڵا نابوو مناڵ بووە دەڵێن پێ ئەو شەڕێک کە لە شاخی کەتوو خولەپیزەش ئەو لە گوڵچین شێت کران خولەپیزە دانیشە لەگە سوکارە زۆر داوای لێبوردیان لێکە ئەڵێ من بووم بەهۆی ناخۆشیتان و ژیانم لێ تێکدان و من گوناحبارم لەم وەزعەدا ئەنجەڵێ نەبا بە تۆ هاتنە سەر تعدایان لێ کردی ئەگەر کابرا تعدای لێداک و قورآنەکە نەکردا وا دیارە ئەم شتە ڕوو نادا دوێڵێن خۆی جوابی ناردە بۆ حکومەت وەرن ئێمە لە شاخی کەتوین ئیتر ژمارەیەک لە پۆلیس و جاش پۆلیس و حتا ئەڵێن جاشەکانی زێباری 800 کەس بوون کاتون بە چەکی قورسیشەوە بە بیکەیسی و ئەو ڕەشاشانی کە و کاتانە هەبوون خاصن ئەمە ڕەشاشێک نزی بۆ چەکێک نزی بوو کە شەر تەواوە بێ دوو هەواڵ و ئەو لە گوڵچین شەهید دەبن هەندێک ئەڵێن نە دوو هەواڵان شەهید بوون خولەپیزە و ئەو لە گوڵچین بە ناو مێتەکان ناگەڕێن یەکێ لە جاشەکان سەر بەرزەکاتەوە نەمردووە تەقیان لەگە ئەو لە گوڵچین نەکوژێ ئەڵێن گوایە ئەو لە گوڵچین و خولەپیزا کوژێ بەڵام من خواافیکە باوکم باس کردم ئەڵێ کە ئەو لە گوڵچین کوژرێ کابرا کوژنەوە تەبعاً خولەپیزە بە خواافیکا بەهین ئەڵێ بە براکانی ئەڵێ بە تالە و تایر و ڕەحیم و کە سوکار ئەڵێت خوا ئاگاتن لە مێتەکەی ئەو لە گوڵچین بێ زۆر بۆ وەفا بوو زۆر ئازا بوو زۆر پیا بوو بە ئەتخوا ئازەتی تەرمەکەی مێن ڕەحیمیان 12 ساڵە بێ و کاتە ئەم پەنجاویەکە توێنجی بڕنەی پێ بێ دانێتەوە باوەشەکە بە مەیتەکە گەنجە بێ و بە قۆ دەبێ لەم وەختە توانگە لەسەر پێ بێ پلەپیتکە توانکەی لە چلی داونێکە ئاڵێ فشەی دەرەچێ بەزەبنمان بۆ ئاان باسکردم چۆنیش لی داوە یاوێتە لەجێر چەناگەی لەو کاتێک کە نوێژی کردو ئەمە وتەی باوکمە خواافیکە تی خولەپیزە نوێژی دابەس و نوێشکە ئالەو دەخات فشەکە لەجێر چەناگەی ئەڵێ نیو ساعت ئەمەیتەوە وەکو چۆن مرێکی سەربڕا و بەرزە بۆ دابەزیەوە یەکسەر لێوار ڕەحیم هەوڵەدا خۆی کوژێ کامان ڕوادا براکانی پەلاماریەدەن چەچەکەن دوایی قسەیکی بۆ دروستەکەم کە گوایە ئەمە فیشەکی هین بووە ئەوانەی برینار و تەقیان لێ کردووە ئەمە زیاتر بڵاو بۆ توانم قسەیە لەو بەینا ناوەکیم باش نایەتەوە بیر یەکی لە معاونەکانی پۆلیسی سلێمانی مقابلەی کرد لەگەڵ شەزاد شەنێلە دەڵێ خولەپیزە بە آخر فیشەک کە تەقی لەو شەرا خولەپیزە بۆ فیشەک کوشتە آخر فیشەک تۆ سیرکە ئەمە لێرە بخێتە تەنیش دێکەوە تقریبا وێنەکە ڕووناگە بێتەوە بالفعل ئەو آخر فیشەک بۆ لەو شەرا تەقیوە ئەو فیشەکەی هین بۆ تا بۆرەی برا بۆ یاخۆ ڕەحیمی برای بۆ کە کوژراوە تەمان پاژەوە یان بن لە شوێنێک مێتەکانیان گۆران بۆڵەکەن و حتا لە کەیان نێژن تەختێکن شوێنەکە و جیاوی گژێنن هەڕوێنەوە لە سەری و ئای پیاکەن بۆ ئەوی کەس نەزانێ ئەمە هەڵکەنراوە بەڵام و کابرای یارمەتیانەدا بۆ پارۆپولە چه خەبران لێدا و مێتەکانیان دەرەکەن لە بەیت و شێعرە فۆلکلۆری و گۆرانیەکانیشدا باسی ئەوە کرا و دەڵێن ئەم بەرم شاخە و ئەو بەرم کەتوو بەجوود کوژراون عەول و کاگ مەحموود عەول گوڵچین لە عەشیرەتی قەویلەی بوو خولەپیزە زۆری خۆشویستووە بۆیە وتوێتی خوایە بۆ خاتری ئەو قورعانە
من و عول پێکەوە بکوژرێن. نەنکەمەی جێڕایەتەوە لە سەرەتاوە چەند جارێکا چێتە لای کاک مەحموو داوای لەکە تکای لەکە ئاڵێ کاکە من هەر ئەم کوڕەم هەیە بە لەگەڵ تویان نێت با نەکوژرێ بەڵام کاک مەحموو بە هەر شێوەیەک بوو بێ ڕازی نەبوو بە نەنکمی و تۆ خاڵۆژن هەنی وتوێتی خاڵۆژن ئەیوت هەموو جارێک کاک مەحموو قورعانێکی ئەوەندە پشکۆلەی لە گیرفان بوو دەریهێنا ئەیوت پێوتم بۆ خاتری ئەم قورعانە هەج وەختێک کە ئەگەر کوژراین ئەوەندە مەسافەمان نەبێت چەند سەعاتێن زیاتر نەبێت لە مردنەکەمان جا نەنکەم وەکو شتێکی هین باسیەکەدەوەی کە چۆن دوعاکەی گیرا بووە کەمان مەکوژرێ دوای چەند سەعاتێکی تریش کاک مەحمووش ئەکوژرێ. دەنگوباسی ئەم گروپە لە میدیا و ڕاگەیاندنەکاندا ڕۆژنامەی ژین زۆرجار هەواڵ و راپۆرتی لەسەر ئەم دەستەیە بڵاو کردووەتەوە بەڵام دوور لە ئیتیکی ڕۆژنامەنووسی کاری کردووە و نەک هەر بێلایەن نەبووە بەڵکو دەڵێ عومەر عەلی متەسەڕفی ئەو کاتی سلێمانی هەواڵەکانی نووسیوە بە توندی هێرشیان دەکاتە سەر و لایەنگری حکوومەت دەکات. ئەلبەت ئەو کاتی ئەو هەواڵانە بڵاو کراونەتەوە پاشکوشتنی خولەپیزە بووە لە ساڵی 1950 و پیرەمێردی شاعیر و سەرنووسەری ڕۆژنامەکەش لە ژیاندا نەماوە بەڵام ێزگە جیهانەکانی لەندەن و مۆنتکارلۆ و دەنگی ئازەربایجانی ئازاد و زۆر ڕادیۆیتر هەواڵی لەسەر خولەپیزە بڵاو کردووەتەوە. ئاشکرایە زۆر ڕۆژنامەنووسی وڵاتانی دەرەوە کەسانی بەزەمیرن شت ئەنووسن بەڕاستی نووسیوانە بەڵکە من دەگمەن زۆرانەیە بۆ مەساعدی وڵاتیان نووسیانی یا بە پارە کردوانە بەڵام ئینسانی باشانتیا ویچە لەوانە ئەم کابرایە وۆلفرد تیژگەر لە پەرتووشێکە باسی خولەپیزاکە کەم قاوەی لەگەڵاکڕ کابرا ئەنگلیزە دەڵێ ئەمەی کارەکەی ئەم گەنجانە کاردانەوە بوو بۆ ئەو وەزعانە لەبارەی کە فەرزیان کرد بەسەر کورد و گەلی کووردا و لە عێراقدا ئەم کابرایە نەویستووە جلچی خاچی لەبەر کا و خزمەتی سوپای عێراقکە لەبەرەوە ڕێشاخی گرتە بەر و ئەم کارەی ئەم کوڕان گەنجانە خولەپیز هەواڵەکانی خۆی دەبینێتەوە لە کاری پێشمەرگەیەکدا ئەمە کابراکی نزی باسەکە دوایەوە ئیزگەکانی سۆڤێت بە تایبەتی ئیزگەی ئازەربایجانی ئازاد پرۆگرامیانەوە بە کوردی هەروە ئێرێوان کۆماری ئەرمێنیا شەڕەکانی خولەپیز هەواڵەکانین پەخش کردووە وەکو قارەمانێکی ملی عێراقیان باس کردووە نەک کوردی ئەبێ ئاماژە بۆ بین چونکە ئەوان لە بۆچوونی کۆمونیستیەوە اشتراکیەوە باشە شتان کە ئیمانیان بنەتەوە نییە وەکو مەفهومێک بەڵام هەموو شەڕەکانی پەخش کراوە ئەمە لە زانیارەکانی لەو زارانە هاتوون کە مامۆستا کەمال مەزەر خواهافۆیکە دەستی کەوتووە لە وەزارەتی هەندرانی بریتانیا لەوێت چەند مەلەفێکی تایبەتەوە بە خولەپیزە و هەواڵەکانی کە شتێکی زۆر سوڕتێنەرە وەزارەتی هەندەران ئیشوکاری سیاسیە وەزارەتی ناخۆ ئیشوکاری ئەگەر هیچ جەردە و پیاگوش بێ ئەوان خەریکی ئەوشانە بن ئایا بۆ وەزارەتی هەندرانی بریتانیا مەلەفی خولەپیزەی هەبێت بەرحاڵ زۆر سەریان سوورماوە زۆر هین بوون ینی بێتاقەت بوون و ئیزعاج بوون لەوەی هۆی چییە کە باسی خولەپیزە ئاکرێ لە ئیزگەکانی سۆڤێتەوە بێگومان هەر شتێک لە ئیزگەکانی سۆڤێت پەخش کرابێ من خۆم قوتایی و ملیۆ خوێنومە ئەبوایە بە چەند مەرحەلەیەکا بڕوە تا ڕێگای پێ بدەن چاپ کریا پەخش کرێ هەر لە دەستگای چاپەوە بۆ کەگەبێ کە ئیستیخباراتی سۆڤێتی بوو بۆ جیهاتی سیاسی حیزبی بەرپرسانی پارتی کۆمونیستی سۆڤێت بە تایبەتی هەشتە پەیوەندی بووە بە سیاسەتی دەرەوەی ئەو وڵاتە وا دیارە ئەوان ئەم شتانیان بێگەشتەوە بەکاریان ناوە دژی ئینگلیز و ئەمریکا ئەمەی کە ئێستا باسی خولەپیزە بە تایبەتی ئەم 10-15 ساڵەی دوایی کە ینی ناڵێم ڕۆبەڕووی لە بەرەوەی کە جەنابیش دەستێکە هەبوو بە تایبەتی کە لەگەڵ کاک شەریفە گفتوگویەکە کرد و دەنگدانەوەیکی چاچی هەبوو لە ئینتەرنێت و ئەمانەیە مێژووی ئەمانە بەداخەوە تا ئێستا بە شێوەیەکی ڕێک و پێک و باش هەم لایەنی خراپە هەم لایەنی چاکە یعنی خۆوانە فریشتە نەبوون ڕەنگەشتی خراپیشیان کردوێ بەڵام بە شێوەیەکی بابەتیانە بێلایەنانە تا ئێستا ینی نەنووسراوەتەوە مێژوەکان یا پیا هەڵدانێکی تەواوە یا ئەوەیە کە هینیانەکەن ڕەشیانەکەنەوە جا بۆیە ئەم هەوڵدانانە بە هەمویان ڕەنگە بتوانن لە داهاتووە
لێکۆڵینەوەی باشتری ینی لێ بەرهەم بێ بە تایبەتی ڕەنگە لە سەرچاوەکانی ئەم شارەدا ینی ڕەنگە بەدەیان سەرچاوە هەبێگە ئەرشیفەکان بگەڕێ ئەو سەردەما تەنانەت باسی واکرێت چالاکیەکانی ئەوان لە ڕادیۆی مۆسکۆ باس کراوە لە ڕادیۆی لەندەن باس کراوە لە مۆنتیکالۆ باس کراوە ینی ئەمانە بدۆزرێنەوە لەگەڵ ئەو کتێب و شتانەشی کە نووسراون بە دژی ئەوان مەسەلەن حتمما لە ئەرشیفەکانی حکوومەتا بە شێوەیەکی باش باسییان نەکردو. پاشکوشتنی خولەپیزا حکوومەت لێخۆشببوونی بۆ گروپەکەی دەرکرد و تالیم و ڕەحیم و خولە سەلکە و هەموو ئەوانەی یاخی بووبوون هاتنەوە سەر زەوی و مڵک و ماڵەکانیان و دەستیان کردەوە بە ژیانی یاسایی خۆیان. بەڵام عومەر عەلی متەسەڕیفی و کاتی سلێمانی کە زۆر دژی جوڵانەوەی کوردایەتی و کاروباری سیاسی کوردەکان بوو گێچەڵی بەم بنەماڵەیە گێڕایەوە و نەیهێش بە ئارامی بژین هێزێکی زۆری بردە سەریان. بەشێکی هێزەکە چوونە گوندی سێونگ بۆ گرتنی خولەسەلکە بەشێکی تریشیان لە کاتی نوێژی بەیانیدا چوونە سەر گوندی تیمار لە شارباژێڕ و پەلاماری ڕاحیمی برای خولەپیزەیاندا و ئەویش بەرگری لە خۆی کرد. بەڵام هێزەکەی حکوومەت نەوتیان کرد بە خانووەکەدا و ڕاحیمی پیزا ناسرا و بە بۆرەیان بە زیندوی سووتان. هاد حال لەو تیمارە بووین هات شەوێکی لێ بوو هاد ئەو ڕۆژە و ئیتر کە ڕۆیەوە دوو شەوی پێچوو کە هاتە سەرمان کۆرە چیان جا ئەوەی ئەم خوا پێخۆش نەبێ ئەوەیان کرد لەگەڵ ئێمە 1000 کەسە پیانسەیان ناردبوو بۆ ماڵی خولە بۆ سێوم پیانسەیشیان هێنابوو بۆ تیمار ئێتر کاکە خودەش لیباسەکانی بەری و برنەوەکەی و تفەنگەکەی و دەماچەکەی و هاوتبێ بمەرێ بۆ جوانی بەبەر خۆیان کردە تا چوونە ناو جەیشەکە کە ئاوای کرد جەیش بوو ڕای کرد هەڵاو دەرچوو خولە ئێو کاتێک کە هاتنە سەرتان و براگەتیان سووتان ئەوە ئەم بۆ باسکەی ئەوە ئیتر هاتنە سەر ئێمە من بەیانێ زوو چوون بۆ نوێش کە هاتمەوە لە دەرگاکە گیرام نەچوو مەژوورە و نانێش بچم مەژوورە ئەخوا چوار سەگمان بوو عەیب نەبێ ئەو 4 سەگە حەوتەیان نەکرد لەو شارە لەو هەموو زەدامە کە نەگبەتی ها ئێتر وەڵا برا هاتنە سەرمان و چوونە ئەو ژوورەی کە ئەوی تایە کە ئەو کوڕەی برامی تیا بوو ئەو دوو پۆلیسی کوشت و ئیتر ئەیان کوشت خۆی تەسلیم نەکرد وەڵا ئیتر بوو بە تەقە لە هەموو لایەک ئەنجا گەڵایان هێنا نەوتیان هێنا لەو دێ لە سوورە زێ نەوتیان پیا کرد ئاگریان پێوە ناگەڵا سوتا خانووەکە براکەم لە قوڕنەیەکی ئاواوە دانیشتە بوو چوو بۆ ژێر ئەمەمەی وشکی تیا بوو چوو بۆ ژێر ئەو شتە حتا ڕۆژاوا ببوو ئێتر خۆ تەقە بۆ نەکرا ئالێرەوە بۆ کوێیەکەی وەڵا کە هاتووە دەرەوە شاورەکەی گوێ لێ بوو کە شاوریان لێیا و با بڕۆین هاتووە دەرەوە وتی لە دەرگاکە سەرەی هێنا بۆ دەرەوە دوو تفەنیان پێوە نابوو ئەوانە بۆ زەلام بۆ سیلاح گەڕابوون بۆ شت ماڵیان فڕێیا بۆ دەرەوە وەڵا بەرکەوت بوو
کەوتبوو بە دیوی ئاگرەکە. ئەوە لێرا زۆر گزگنگ ئاماژە بێن ئەمانە ماوەیەکی پێنەج و 6 مانگ حکومە دانوستاندی لەگەڵاکردن و پەیمانی ئاشتی لەگەڵ ئامۆرکردن و یەکی 10 دینار معاشی بۆ بڕینەوانێ. باشە گەرەمانە پیاوکوش بوون و جەردە بوون چۆن حکومت دانیشە لەگەڵانە پەیمانی ئاشتی مۆر دەکە بۆ ماوەی 4 ساڵ تا هینیان نارد لە بەغاوە دەمۆسڵەوانێ. عومەر عەلیان نارد لە مانگی نۆی لە 15ی نۆی 54 لە 8ی 12ی 54 لە پاس 3 مانگ و 10 ڕۆژ عومەر عەلی پەیمانی ئاشتەکەی هەڵەشانەوە و شەڕ دەستی پێکرد و لە تیماری شارباژێر قووەتی بردە سەریان کە لە کاتێکە تا لەو کەسوکارەکەی کەسیان لێ نەبوون تەنها بۆرە کە ڕەحیمە تەمەنی ئەو 6 ساڵ بوو لە ماڵەکە بوو. ژن و مناڵەکانیان دەرکرد کچێش کشۆڵەیان لەبیر چوو بۆ ساڵ و نیو و لەگەڵ ڕەحیمە مێنتۆ لە ماڵەکە دزگاکانیان داخەنەی داری لێدەن لە دەرەوە و بنزینی بیاگە و گریتێ بەریا و بە دەرو پشتی خانەکە هەموو شوێنەکان گریتێ بەریا. ئەمە لە دادگای ملی لە بەغا کە عومەر عەلیان دادگایی کرد کابراەک فەوزی جەمیل سایب شیوعی بووە لەو ناوچە خۆی شاردەوانێ شادەتی یاڵە بە چای خۆم بینیم کە عومەر عەلی ئەمریدا ڕەحیم سووتیان لە ماڵەکە ئاژەڵیشی تیا بوو هەمیان سووتانون بەڵام ڕەحیم تونی پێ بۆ تەقەی لێکردن دوای لێکوشتون پێشوی ئەو سووتێنن دوای لێکوشتن و ئەو چ جۆڵەشی تیا بە ساڵنی و بەمە باس کراوە لە دادگای ملی و دادگای ملی ئەتوانین بڵێن تهمەی تەواوی خستە سەر عومەر عەلی و حکوومەتی عێراقی کە ئەوان هۆی ئەوە بوون کە ئەمانە ڕاپەڕیون و ئەمە توانین بڵێن بەرعەزمی یاونەتێ. پاش سووتاندنی ڕەحیم بە زیندوی عومەر عەلی بەوە شکۆڵی نەدا کە سوکارەکەی دەستگیرکردنەوە بۆ جاری دووەم پیرۆزخان و بووکەکانی و شەریف پیزە و ئەندامانی خانەوادەی خولەپیزەی دەستگیر کردەوە. پیرۆزخانی ڕەوانی زیندانی بەغدا کرد و 2 ساڵ سزای زیندانیان بە سەردا سەپان ئەوەی دیکەش لە سلێمانی خرانە بەندین خانەوە. ئێمە هەمومان گیراوین یەک زەلامان نەبووە وەڵا هەر لە بەغا بووە تا حکومەکەی تەواو کرد وەڵا 2 ساڵ براژنە ڕەحەم و ئەو دایکم ئەرە وەڵا 2 ساڵیان تەواو کرد ئەنجا بەریاننان ئەنجا هاتنەوە. جارێکی دیکە یاخیبوون دەسی پێکردەوە تالیم پیزە و عەزەی مینە ڕەشی مامی و خولەسەلکە و ڕەسوڵ بێورەیی پەنایان بردەوە بەرچیەکان. هەندێک کەسی دیکەش مابوونەوە هاتنەوە بۆ لایەن. حکوومەتی ئێرانی پێشتر هەوڵی تیرۆرکردنی خولەپیزەیدا بوو لە ناو گروپەکەی خۆیدا سێخوڕ و کەسانی ناپاکی جێگیر کردهبوو بەڵام بەهۆی زیرەکی و ئازایی خولەپیزە دەرفەتیان بۆ نەڕەخسا ئەوە بکەن. هەر ئەو کەسانە پەیوەندی بە عومەر عەلی متەسەڕیفی سلێمانیەوە دەکەن بۆ ئەوەی لە بەرامبەر لێخۆشبوون و پلە و پۆزدا تالیم و هاوڕێکانی بکوژن. شەوی سیوێکی ئایاری ساڵی 1955 لە شاخی هەڵوان ئەم گروپە کە 8 کەس دەبن 4 کەسیان بریتین لە تالیم پیزە و عەزەی مینەڕەش و خولەسەلکە و ڕەسوڵ بێورەی. لەلایەن 4 کەسەکەی ترەوە دەرمانی خەو یاخود ژەهریان بۆ دەکرێتە خواردن و پاشان هەر 4یان دەکوژن. اینجا دەستەکانیان دەبڕن و دەیبەن بۆ میری. ئیتر بەو شێوەیە چیرۆکی یاخیبوونی خولەپیزە و براکانی و کەسوکاری کۆتایی دێت. باوکی من و کاک تالیم و ئەو کاک مەحمووە پیان و خولەسەلکە پیاویشان لەگەڵ بە پیاوێکی بێورەی ڕەسوڵ بێورەی ئەم بەڵێ وەڵاهی ئەم پیاوانە ئیتر لە کەلیان قەوماوە و کە پەنایان نەماوە چوونەتە بەری ئێرانەوە. ئیتر لە بەری ئێرانەوە ئەم چوارەیشیان هە بەدووە لەگەڵ بووە ئیتر لە بەری ئێرانەوە ئاخری زەلامیان لەگەڵ بوو هێنامن تۆ بۆ سیوەیل هاتوونە بۆ سیوەیل على ئەساس ئاغای سیوەیل و ئەوانە تەکبیران بۆ بکەن. ئیتر هاتوون تۆ لە پشتی زاخەوە دەرمانخوادیان کردوون بە کوردیەکەی نانێ بۆ ساز کردوون. ئیتر خەویان لێ کردو ئیتر نەجوولامنەوە هەر مردوو بوو مردوون ئیتر بە کوشتومیان و پیرۆزخان ژنێکی ئازا و بەجەرگ بوو بەشداری هەندێک لە شەڕەکانی خولەپیزەی کردووە.
پاش ئەم هەموو کارەساتی بەسەر ئەو داهات وەکو کۆشتنی سێ کوڕ و تاڵانکردنی مەڕووماڵات و زیندانیکردنی خۆی و بووک و نەوەکانی و کەسوکارەکەی ئیتر بەڕیاریدا بە دەستی خۆی تۆڵە بسێنێت و عومەر عەلی متەسەڕیفی سلێمانی بکوژێت. لە حەچی شوێنێ شەڕیار کردبێ دایکم چووە ئەرێوەڵا لە هەموو ئەم عێراقە کۆ بکەیتەوە دایکمی تێنابێ. پیرۆزخان من خۆم بینیومە چەند جاراتە ماڵی ئێمە پێشەوەش لە ماڵی کە تایر و ئەوان خیانەتیان لێکرا و دەربان خواردکران لە خەوا نامەردانە کوشتیان کایان تۆنی بیانگرن و بیانن حکمیان بزانن بۆ چێن بەبوو بەڵام حکومە دوا دیارە نەیویست خەڵکم ڕاستیانە بزانێ نامەردانە کوشتیانن اینجا دەستشان بڕیون یعنی زۆر زۆر بێمرۆڤە نامرۆڤانە مامەڵای لەگەڵاکردن. پیرۆزخان وتی دەمانچێکی چواردەخۆرم کڕی لە ژێرباڵما بەسم چووم پاشا بکوژم عومەر عەلیان بە عومەر عەلیان و پاشا ئەمە خۆی بۆ باس کردوم بەڵام هەندێک کەس بە شێوەیەکە باسەکەن ئەڵێ کە چووم پۆلیسەکە لە بەردەمی دراگە عومەر عەلیا وەستا بوو پێم وت ئەمەی پاشا بینم وتم فەرموو لێوە هاواری کرد چێ وتی کە چووم دەموچاوی بینی بزانیم پیرۆزم چونکە هات بۆ ماڵوان کە ماڵەکەی سوودانین 12 ساعت بەبێ پەتی لەگەڵ ماڵەکانە بناو بە فرەهێناوێنن بە برسێتی یعنی ئاشکرایە لە یاسا برا بەرپرس نییە لەسەر کاری برای ئەگەر من کێشێکم کۆش شەجی خراپم کرد براکەم بەرپرس نییە لەو کارە ئەم دایک و مناڵانە ئەو مناڵانە بۆ ئەمانە فاشی بوون وەکو لە دادگای ملی بەغا داواکاری گشتی ئاماجە بێدا ئەڵێ عومەر عەلی کاری فاشی ئەنجام داوە دەربارەی خەڵکی سلێمانی شێخ ڕەوفی شێخ مەحموود باسی دەکا ئەڵێ ئەم کابرای ئیستیفزا دەکردن 2 ساڵ نەمانگا بێنێ دەروانێت لە ماڵەوە ئەڵێ وەڵا کە دەمانچەکە دەستم ببرد هاواری کرد پۆلیسەکە لە پشتەوە دەستی گرتم ئەڵێ من تێگەیشتم کەەوە نایڵن ئەڵا لەسەر پێ بوو دەمانچەکە بۆی باس کردم ینی وتی هەویم تەقال هەر چواردەیم نا برمینچەکەەوە لە داخ من لە هەر خودی عیدی خۆمانم بیستووە کە باسی دایشی ڕەحمەتی کراوە زۆر جار هاتووە لە سیتەک ماوەتەوە ئافرەتێکی شێرژنی کورد بۆ زۆر زۆر قارەمان و ئازا بووە بەپی ئەو سەرچاوانەشی کە ئێستا لەبەردەستن بەشداری کردووە لەگەڵ مەحموودی کوڕی و کوڕەکانی و کۆمەڵە هەڤاڵانی خۆیانەوە جەنگاوە ینی زۆر ئازایانە لە شەڕەکانە دەوری هەبووە ئافرەتێکی زۆر زۆر ئازا بووە و حەڵقەی وەسڵیش بووە لە هەندێک حاڵەتاکە و ڕووداوانەی تایر و ئەوانەکە موچینە هاتوۆتە سلێمانی و حەبسەخان ناسیوێتی و هەوڵی داوە کە هەوڵ بدەن مەسەرەن ئەو بارودۆخی ئەو وەختە کە ژیانی کەوتە مەترسیەوە حەبسەخان هەوڵ بدا بەپێی هەژمون و پێگەی خۆی و ئەمانە و ئەنی تێکەڵ بوون زۆر زۆر تێکەڵ بوون لەگەڵ ئەو بنەماڵەیە. پاشۆڕشی 4 تەموزی ساڵی 1950 لە ساڵی 1950 پیرۆزخان ڕۆژ بۆ دادگای میلی لە بەغدا و سکاڵای دژی عومەر عەلی تۆمار کرد و تەنانەت لە قەفەسی دادگا لە عومەر عەلیدا و ددانیشکاند کە دادگای ملی گرتیان دەڵێن شێخ لەتیف یە بابا عەلی نازانم کامیان داوایان کردوە لە عەبدولکەریم قاسم حەقی پیرۆز و خولەپیزە و کەسوکاری نەفەوتێ ئەویش نامەیەکی نووسیەوە بۆ مەهداوی ئەم ئافرەتە و ئەم خێزانە چیم حەقیانێ بزە عومەر عەلی و بۆیان وەگرن ئیتر کاچێ جا کە ویسی بیکوژێ عومەر عەلی لێ بڕۆ ماڵت ئاوا بێ من سلێمانیم کردم ماسیێ پیاوی تیانە و لە عاسی نابڵێ لەل تۆ ئافرەتژی ئەوە ئازاهاتی من کوژی دەبڕۆن بەریەن بەڵام دەمانچەکە ناینەوە اینجا پێ ئەڵێ ئیتر نامێ بتبینەوە عومەر عەلی ئەڵێ خوا کەریمە دوور نییە ڕۆژە ڕۆژ بێک بگەین بولفعل کاچێ بۆ دادگای ملی تاوان وەکو داواکار ماف وەکو شایەتیش ئەچێ لەنا قەفەزەکە ئەچێ یەک بۆکسیا بەدەمی عومەر عەلیە بە ئەوەنە بە قۆت لێدا لە داخی دڵی خۆی 3-4 دانیش چێنێ خوێنێکی زۆر لێدا دەمی عومەر عەلی 4 ڕۆژ محکەمەکە تەجیلەکەن ئیتر شادە دەدا لەسەر عومەر عەلی کە چۆن ئاوای کردو ئەوی تیامێکە ئەڵە گوایە ئەم ئافرەتە پاڵی پێوەناون خەڵک کوژن من نەچوم قالەچ و قالە کوڕێکی شاری بوو
دوو خوشکی و خۆی لەگەڵیان چوون 30 شەویان پێچوو ئەرەوەڵا هەتا جێومەکانیان دۆزیوە هی سەردام ئێهێن عەبدولکەریم دۆزیانەوەنجا چوونە مەحکەمەوە دایکم چووە مەحکەمەوەتیان باجی پیرۆز تۆ ئەڵێ چی وتی وەڵامە دایکمەوە من هاتووم بۆ داواکەی خۆم بیێیتە دەستم خوری موم بۆچی بۆشیەکەیتەوە بەو چوار حاکمە وەڵا ئەوانیش هەر بەوەیان نەگەر بوو وەڵا دەرگاکەی کردووە چوو بۆ ژوورەوە ئەم سەرشانانەی گەر خستیە ئەردەکە و بەدەقەوە سۆ سەری عومەر عەلی ئەرە وەڵا دیانیشکا و تاجیلیان کرد بووە 7 ڕۆژی تری هەتا چا بێتەوە. خولەپیزە هاوسەرەکەی ناوی ڕەحمە بوو 2 کوڕی هەبوو بە ناوی ناسر و سوارە کە خۆی ناوی نابوون هەڵپاچ و داپاچ هەمویان کۆچی دواییان کردووە. ناوی هەندێ لەوانەی لەگەڵ خولەپیزەدا یاخی بوون و لە گروپەکەی ئەودا بۆ ماوەیەکی کەم یاخود زۆر ماونەتەوە جگە لە براکانی ئەمانە هەندێکیانن. عەزەی مینە ڕەش مامی خولەپیزە، مەحموود محەممەد نادر ناسراو بە خولەسەلکە ژنبرای خولەپیزە، عەول گوڵچین لە عەشیرەتی قەویلەی، جانەی حەمەومینی خەجێ لە عەشیرەتی چوچانی، حەمە داداش، مەلاکەتان، مەجیدی ئەول محەممەد، ڕەحیمی مەلافەتاح ناسراو بە ڕەحیمەلات، ساڵح کۆی، شەریف تووتکانی، حەمە ئەمین تووتکانی، عەزە تووتکانی، ئەحە تیماری، حسە تاقە، کەریمە ڕەش، حەمەی کەریمە ڕەش، ڕەحیمە کۆڵ. هەندێ لەو بەیت و شیعر و گۆرانیانەی کە بەسەریاندا هەڵدراوە کاڵی گیان کاڵی تۆم حەمەتاڵی تۆم ئامر مەخفەر نوقتەی تەیناڵی فیشەکم بۆ بێنن بەبار و بەتا ئەیکەم بە قرچە لە پشتی چوارتا ڕەحیم بانگی کرد تایریان پێکا لوقمانی حەکیم عیلاجی ناکە مەحموود بانگی کرد هۆساڵح کۆیی تایرمان گیرا شەرەفمان ڕۆیی بەو ئۆتۆمبیلەی شینی قەزوانی تایریان تێخست بۆ سلێمانی ناڵە ناڵێ دێ بە سەر شارەوە ئەڵێن تایرە بە سێدارەوە بڵێن بە میری وا من بە تەمام چاوەڕوانیانم لە ئاشی بارام یەخوا بەخێر بێن پۆلیسی سواری تفەنگ و فیشەک دێنن بە دیاری شاخەکەی کەتوو پلە پلەیە تەقەی بڕنەوی تالە و خولەیە سەری دەرهێنا وەک شێر لە سەنگەر حەوتی لێکوشتن لە خودە بەسەر 7 ساڵ یاخی بوو لە دەشت و دەری سەرکردەت کێ بوو خولە بێسەری کاڵی گیان کاڵی تۆم حەمەتاڵی بە تەقەی بڕنە و بۆم نابی حاڵی Oh